زمانزان و ڕۆژنامەنووس، نویسەر و وەرگێڕ لە ساڵین پێنجیە هەر ئێک لە شەریعەتە ئیسلامی و فەلسەفە و خوداناسی و فیزیا و بیرکاری لە زانکۆ بەغدا خاندیە. جەمالەدین تۆفیق مەحموود خدر ئاغا بەرنیاز بە جەمال نەبەس لە بەرەبەیانە ڕۆژە ئەینی لە ساڵا 1933 لە باژێرێ سلەیمانیە لە تاخێ گویژە لەدایک بوویە. لە ساڵی 1933 لە گەڕەکی گۆیژە لە شاری سلێمانی لەدایک بووە. بێگومان جەمال نەبەس بە ئەسڵ دەگەڕێتەوە بۆ هۆزی دزەی لە شاری هەولێر، بەڵام بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی کاتی خۆی باپیری مەحموود ئاغا لە شاری سلێمانیەوە لە شاری هەولێرەوە چۆتە شاری سلێمانیەوە لێو نیشتە زێ بووە و جەمال نەبەس هەر لەوێ لەدایک بووە. بنچینەیە ماڵباتاوان ڤەدگەڕێت ji bo hozên dizayetî li Hewlêr, dîvda berev bajêrê Silêmaniyê çûyne, li wêrê akincî bûyne. Cemal Nebes wek rêzbend birayê mezinê çar xuşk û birayekê ye. خێزانێکی بەختیار بوون، ماڵیان هەر لەو شوێنەی مۆزدەخانەکەی لێکراوە کە قاوەخانەی سەرچیمەنی پێڵێن لەسەر گۆلەکە، واتە خوار گەڕێکی قەزازەکان. بەر لەوەی بچێتە قوتابخانە، جەمال نەبەس فێری خوێندەواری بووە، توانیوەتی زمانی کوردی و زمانی عەرەبی بخوێنێتەوە بنووسێ، واتە ڕەوشی ناو خێزان کاریگەری لەسەر کەسایەتی ڕۆشنبیری جەمال نەبەس هەبووە. جەمال نەبەس لە ساڵا 1939 هەتا ساڵا 1935 خوێندنا خۆیان سەرەتایی و ناوەندی دوا ناوەندی لە سلەیمانیە تەمام کردیە. بنەماڵەیەکی ڕۆشنبیر و بنەماڵەیەکی خوێندەوار بوون، بۆیە جەمال نەبەس هەر لە ناو بنەماڵەیە پێگەیشتووە بە تایبەتی باوکی حازی تۆفیق کە کەسێکی خوێندەوار بووە و زمانزان بووە، بۆی جەمال نەبەس ڕەوشی ناو ئەو بنەماڵەیە و لایەنی خوێندەواری پەرەی پێداوە. لە ئۆکتوبەرە ساڵا 1905 ئەچیتە زانکۆ بەغدا، کۆلیژە پەروەردە لە پشکە زانستی فیزیک و ماتماتیک خاندیە. لە ساڵا 1954 خوێندنا خۆ بە دووماهیک ئینایە. باوکی حەزی لێ بوو ببێت بە پزیشک، کۆلێژی پزیشکی تاوا بکە، بەڵام خۆی زوو هەر لە سەرەتاوە حەزی لێ بوو ببێ بە مامۆستا بەوەی کە خزمەت بە نەتەوەی خۆی بکات. بۆی دوایەوە دەچێتە خانەی باڵای مامۆستایان لە بەشی فیزیا و بیرکاری لەوێ تاو دەکات. کۆمەڵێک کەسایەتی ڕۆشنبیر و کەسایەتی ئەدیب لە شاری بەغدا دەناسێت و ئەمە کاریگەری هەبوو لەسەر فراوانبوونی لایەنی ڕۆشنبیری جەمال نەبەس. دمیانە خوێندنا خۆدا لە کۆلیژێ هەفتنیاسین و تێکهەلی ئەدگەل زانا و نویسەر و ڕۆشنبیرên وی چاخی li بەغدا دروست کردیە. ئەحسان فواد و زیاتر ئەوانەی کە خەڵکی شارەکە بوون و ڕۆژانە لە دوکانی بەرگلوری و لە حەیدەرخانە بە شێر مەشێر لەوێ کۆ ئەبوونەوە و قسەی خۆشیانە کرد و زیاتر باسی کوردایەتیان ئەکرد. زۆر پیتە بنویسینێدایە، گۆتارên سیاسی و civakî li rojnameyên Bexda bi ezmanê erebî û kurdî parvekirine. Xwedî dehan berhemên dîrokî û wêjeyî û zanistî û rojnamegerî û ezmanzanî bûye. لە ڕاستیدا بازی کوردایەتی و کوردپەروەری داوە،
بەهۆی بایەخدانی بە زمانی کوردی بە تایبەتیش لەو کاتێک کە لە قوتابخانە دەرسی گوتوتەوە وەکو یەکەمین مامۆستا بە زمانی کوردی چەمکەکانی فیزیا و بیرکاری ئەوانەی بۆ قوتابیان شی کردوتەوە و هەروەها کتێبی لەو بارەیەوە داناوە کە بۆ ئەو کاتە بێگومان شتێکی زۆر گرنگ بوو کە مامۆستایەک بە زمانی کوردی چەمکەکانی فیزیا و کیمیا و هەروەها بیرکاری بۆ قوتابیان شی بکاتەوە و کتێبی تایبەت بۆ مەبەستە دابنێ. جەمال نەبەس ئێکەم بەرهەم وەک چار خشتەکی لە هەفتەنامەیە ژینیا پیرەمێردێ شاعر لە ژمارە 1141 بە ناونیشانێ گوڵۆڵ پارڤە دەکات. جەمال نەبەس لە ساڵی 1953 وەکو یەکەمین بابەتی نووسینی خۆی شیعرێکی لە ڕۆژنامەی ژین بە ناوی جین کڵۆڵ بڵاو کردوتەوە. شیعرەکە زیاتر ناوڕۆکێکی چینایەتی هەیە، باس لە جیاوازی چینایەتی نێوان دەوڵەمەند و هەژار دەکات. بێگومان ئەمە سەرەتای ئەزمموی کاری نووسینی جەمال نەبەس بوو لەو کاتەدا. لە هاڤینا ساڵا 1956 ئەچیت بەرەف شام لەوێرەژی هەفدیتنێ ئەدگەل چەندین نویسەر و کەساتیên کورد پەیدا دکات لەوان عوسمان سەبری و ڕەشید کورد و ماڵباتە بەدرخانیان. خۆی هەر لەو ڕوانگەی بیرێنەتەوایەتیەوە حەزی کردووە کوردستانی گەورە بەسەر کاتەوە. بۆیە شێلەوانە چوونی بۆ سووریا و بینینی ئەو کەسە گەورانە کە کەسی دیار و ناوداری کوردایەتی بوون. بۆیە پەیوەندی پیانەوە کردووە و ئاڵۆگۆڕی ڕای کردووە و بە تەمای ئەوە بووە ئەو بیرە پەخشکە کە بیرێکی نەتەوایەتیە. لەوێ چەند کەسایەتێک دەناسێ لەوانە عوسمان سەبری، ڕەوشەن بەدرخان، هەروەها قەدری جان. لەو کاتەدا جەمال نەبەس لە هەوڵی ئەوەدا کتێبێک بنووسێ بۆ جەمال عەبدولناسری سەرۆکی ئەو کاتی مصر بنێرێ بۆی کە پرسی کوردی پێ بناسێنێت. طبعاً کتێبەکە لە ماوەی هەفتەیەکدا دەنووسێ بە ناوی کیفاح الئەکراد بە ناوی خوازراوی سامد کوردستانی بڵاوی دەکاتەوە و دواتر ئەو کتێبە لە ڕێگەی ڕەوشەن بەدرخانەوە دەنێردرێ بۆ وڵاتی میسر و دواتریش بۆ باڵۆزخانەی مصر لە عێراق. لە هاڤینا ساڵا 1957 ئەچیت بەرەف ڕۆژ هەڵاتە کوردستانێ لەوێرێژی هەفدیتنان دروست دکەتن ئەدگەل هەر ئێک لە محەممەد مەردوخی کوردستانی و عەلی حەیدەری. داوای دەکرد کە هەموو کوردانی هەموو پارچەکانی کوردستان خەبات و هەوڵ و کۆشی خۆیان بەخت بکەن بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی. بۆیە جەمال نەبەس گرنگترین کاری لە ژیانیدا کە ئامانجی سەرچی بوو دروستکردنی دەوڵەتی سەربەخۆی کوردستان بوو و لە ڕووی زمانیشەوە بریتی بوو لە زمانی ستانداردی کوردی. جەمال نەبەس لە ساڵا 1955 هەتا ساڵا 1961 هەر ئێک لە باژێرên کەرکووک و بەغدا و بەسرە و هەولێر وانەیەن فیزیک و ماتماتیک پێشکەش کرینە لە قوتابخانەیان وەک مامۆستا بە ئەزمانێ کوردی. خۆی ئەو پیاوە خولیایەکی هەبوو باسی ئەم داردەستە و بکردایە ئەو ئەبوو پەیوەستی کە بە کێشەی کوردەوە لە هەموو لایەنەکانە. یەکێ لەوانە زمان بوو چونکم تانوتی کوردەکراوتە تەشەرەیان لیان و زمانەکەی زمانی زانست نییە چوو فیزیک و ماتماتیکی نووسی. جەمال نەبەس دوایەوە دەبێتە مامۆستا لە ساڵی 1955 لە یەکێک لە دواناوەندەکانی شاری کەرکووک لەوێ پەرە بە زمانی کوردی دەدا. ئەوە یەکەمین مامۆستایە کە بە زمانی کوردی وانەکان بۆ قوتابیان
شی دەکاتەوە. بێگومان ئەمە دەبێتە هۆی کاردانەوەی بەرپرسانی ئەو کاتی عێراق، بۆیە لە ئەنجامی ئەوەدا دەیگوازنەوە بۆ شاری بەسڕا. جەمال نەبەس ئێکە لە دامەزرێنەرێن حزبا کاژیک لە ساڵا 1950 ئەدگەل دەستەیەکە ئەکادیمیست و نویسەر و هونەرمەندان ئەکادیمیا کوردی ji bo zanist û huner damezrandiye. بێگومان زەمان لەمە زەو کاتە پێی وابوو کە بارودۆخی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە نێوان دوو ئاراستەدایە، ئاراستەیە کە ئاراستەی شیوعیەت بوو پێی وابوو کە تعبیر لە مافە نەتەوەیەکانی کورد ناکە، ئاراستەی دووەم پێی وابوو ئاراستەیە هەرچەندە خۆی وەکو ئاراستەیەکی نەتەوەی نیشان دەدا، بەڵام خواستەکانی کورد بەدی نایەنێت. بۆیە ئەو کۆمەڵەی کاژیشی دامەزراند وەکو وەسەتێک لە نێوان هەردوو ئاراستەدا پێی وابوو کە ئەو کار دەکات بۆ سربەخۆی کوردستان و هەروەها بۆی کە کورد بگات بە ئامانج و مافەکانی خۆی. یەکگرتنەوەی کوردستانی گەورە لە چوارچێوەیەکی ئازاد و سربەخوا، ئەمە بیری کاژیک بوو و بە شێوەی ڕێخستن هەبووە، بەڵام ئەتوانم بڵێم هەزاران گەنجە بووە، ڕێخستن نەبووە، بەڵام خاوەنی ئەو بیرە بووە. لە ساڵا 1962 بە مەرەما خوێندنا بیاوێن پەروەردە و ئێران ناسی ڕۆ ئەدکەتە ئۆڕۆپا، دەستپێکێ لە باژێڕێ ژنێڤا سوئیسری دەست بە خوێندنێ دکات، بەلێ ناهێلن لە خوێندنا خوا بەردەوام بە. بەڵام ئەو کاتە بەرپرسان بە بیانی ئەوەی کە ئەو بێگانانەی دانەوێ خوێندن تەواو بکەن دەبێت تەمەنیان لە خوار 25 ساڵی بێ، بۆیە ڕێگەی پێنادەن کە خوێندن لەوێ تەواو بکە. لە ئەنجامی ئەوەدا دواتر ڕوو دەکاتە وڵاتی ئەڵمانیا. لە ساڵا 1963 جەمال نەبەس نامەیەکێ بۆ فەیلسوفێ بریتانی بێرتراند راسل فرێ دکات. راسل لە هەمان ساڵدا نامەیەک بۆ جەمال نەبەس دەنووسێ، وەڵامی دەداتەوە، پێی دەڵێ نامەکەی جەنابتم پێگەیشت و من خەمخۆرم و هاوبەشی خەمتانم بەهۆی ئەو کارە ساتانی کە بە سەرتاندی لە عێراقدا، و دەڵێ من ئەوەی کە پێم گەیشتوێ لەبارەی کارە ساتەکانی کورد بەو کەسانە دەڵێم کە دانەوێت گوێم لێ بگرن و خۆم نوێنەرێک بۆ عێراق دەنێرن بۆی کە لە نزیکەوە بزانم کە چی لەم وڵاتەدا ڕوو دەدات. ئەوە یەکەم هەوڵ و دوا هەوڵی نەبووە، هەمیشە خەم و خولیای ئەوە بووە پشتیوانیەکی نێونەتەوەیی پێیاکە بۆ کێشەی کورد، هەرچەندە هەوڵەرا بەڵام پوچەڵەکرایە لەلایەن نەیارانی کوردەوە بۆ شۆڤێنیەکانەوە. پرۆفیسۆر دکتۆر جەمال نەبەس دەربارەی مەلا مستەفا بارزانی ئەدبێژە لە ساڵا 1941 سەرکردەیەکێ مەزنێ کورد هاتە سەرشانووە سیاسەتا کوردی. لە بیرۆرەکانی خۆیدا ئاماژە بۆ دەکات دەڵێ بۆ یەکەمین جار لەو کاتێک کە بارزانی لە سلێمانی بوو لە ناوەڕاستی چلەکاندا، لەو کاتە من لە قوتابخانە بووم، دەڵێ من بارزانیم بینیوە و وەکو کەسێکی سادە لەگەڵ من دواوە قسەی لەگەڵ کردو. جا ئەمە دەبەستێتەوە بۆ دواتر دوایەوەی لە ساڵی 1958 مستەفا بارزانی لە یەکێتی سۆڤێت دەگەڕێتەوە عێراق، من سەردانیم کرد لە بەغدا، هەمان ئەو کەسە بوو کە من لە سلێمانی بینیم، هەمان کەسی سادە، کەسێکی ئاسایی بوو کە لەگەڵ خەڵکدا هەڵسوکەوت و گفتوگۆی دەکرد. جەمال نەبەس پێی وایە مستەفا بارزانی نەک تەنیا سەرکردەیەکی سەربازی بەڵکو سەرکردەیەکی سیاسی گرنگ بوو، لەبەرەوەی لە ماوەیەکی درو درێژدا لە ساڵی 1960 تا 75 سەرکردایەتی گەورەترین و ماوە درێژترین شۆڕشی کوردی کردووە.
لە ساڵا 1965 لە ئەلمانیا ئەو دەما لە میۆنیخ قوتابی بوو ڕێکخراوە ئێکەتیا نەتەوەیی قوتابیên کورد لە ئەوروپا دامەزراند. ئەف ئێکەژی بە هەفکاریە هەڤاڵên خوا مینا بروسک ئیبراهیم و لەتیف عەلی. جەمالەبەز لە ساڵی 1965 لە ئەوروپا دەست دەکات بە دامەزراندنی کۆمەڵێک ڕێکخراوی تایبەت بە قوتابیان. یەکێک لەوانە ڕێکخراوی یەکێتی نەتەوەیی خوێندکارانی کورد لە ئەوروپا کە ناسراوە بە نوکسە. ئەم ڕێکخراوە زیاتر کاری دەکرد بۆ ناساندنی پرسی کورد لە ڕێگەی کۆڕ و سیمینار و هەروەها دەرکردنی بڵاوکراوە و کتێبی تایبەت بە کورد. بۆی جەمالەبەز لەم ڕۆوە ڕۆڵێکی گرنگی بینی لە دامەزراندنی لە ڕێکخراوەکە و هەروەها لە ناساندنی پرسی کورد. دناوبەرە ساڵên 1963 هەتا ساڵا 1966 لە زانکۆە هامبۆرگ زانستên ئێرانناسی شێوازێ پێشکەشکردناوانەیە ئەدخینیت. لە ساڵا 1970 بڕواناما دکتۆرایە ئەدبیاوێ ڕۆژهەڵاتناسی و پەروەردەیە بەراوردکاریەدا بەدەستخۆڤەت ئینیت. بەراوردکاری نێوانی ئێمە و گەلانی تر هەمان شێوە ئێمە دێرینترین گەلین، زمانێکی پاراوی گەورەی دەوڵەمەندمان هەیە، خاشێکی گەورە و بەرین، جلوبەرگ هەموو شتێکمان تایبەتمەندی خۆی تایە. بەڵام گەلی وا هەیە هیچ شتێکی نییە، بەڵام سربەخۆیە و دانی پیانراوە. ئەمە مایەی خەم و نیگەرانی کەسانی وەکو پرۆفیسۆر جەمالەبەز بوو. لە ساڵا 1970 لە زانکۆە ئازادی بەرلین زانستên یاسایی و ڕامیاری و ڕاگەهاندنێ ئەدخینە. جەمالەبەز لە ساڵی 1970 لە زانکۆی ئازادی بەرلین لەوێ وەکو مامۆستا دەست بەکار دەبێت لە بابەتی ڕۆژهەڵاتناسی دەرز دەڵێتەوە. هەروەها بایەخ بە بابەتی زمانی کوردی و زمانی فارسیش دەدات لەو زانکۆیە. دناوبەرە ساڵا 1970 هەتا ساڵا 1970 زانکۆە ئازادی بەرلین زانستên سیاسی، ڕۆژنامەنویسی و یاسایی ئەدخینە و لە بواری ڕۆژهەڵاتناسی کار دەکات. بەڵام دواتر بەهۆی ئەوەی کەوا کێشەیەک ڕوودەدا لەگەڵ ستافی زانکۆی ئازادی بەرلین لەوێ دەست لە کار دەشێشێتەوە. کێشەکەش پەیوەندی بە ستافی مامۆستایان و قوتابیان هەبوو و پشگیری لە قوتابیان دەکا لە بەرامبەر هەسوکەوتی مامۆستاکاندا. بۆیە لە ئەنجامی ئەوەدا واز لە زانکۆکە دێنێ لە ساڵی 1970 و کۆتایی بە پیشەی مامۆستایەتی لەو زانکۆیە دێت. لە ساڵا 1970 بڕواناما دیپلۆم ئەدبیاوێ زانستên سیاسی لە هەمان زانکۆ ئەدهێت وەرگرتن. ئەوروپا زیاتر مەبەستی فێربوونی زمانی بیانی بووە، لەوانە ئەو زمانانەی کە ئەو کات زانیوێتی زمانی عەرەبی و تورکی و فارسی و ئینگلیزی و فەڕەنسی و ئەڵمانی و تەنانە شارەزای لە زمانی عیبری و زمانی ڕووسیشە بووە. جەمال نەبەس دژیانە خۆدا چەندین پەرتوک وەرگێڕاینە سەر ئەزمانێ کوردی. بە تایبەتی یەکەمین بەرهەمی کە وەری ژێڕاوە بریتە لە بەرهەمی چیرۆکی گەرداوەکەی شکسپیری بریتانی، هەروەها دووەمین بەرهەمەکەی گۆگۆڵی رووسیا بە ناوی چیرۆکی پاڵتۆ. بەدەستی ئەوە هاتووە ڕوون و ڕەوان، هەرچۆن شێخ ڕەزای تاڵەبانی وتۆتی بوو هەرگیز بۆ قافیە دانەماوم،
چکم ئاوایە کرد ئەوی لە زەوی تا ئاسمان قافیە ئەبینم ئەمیش هەرکە چاویە کردەوە وشەکان لەبەردەمیا بوو. جگە لە زمانی کوردی دیارە بە پێچەوانەشەوە جەمال نەبەز لە زمانی کوردیەوە هەندێک بەرهەمی بۆ سەر زمانە بیانەکان وەرجێڕاوە لەوانە چیرۆکی مەموزینی ئەحمەدی خانی کە لە ساڵی 1955 بۆ سەر زمانی ئەڵمانی وەری جێڕاوە. جەمال نەبەس چەندین ئەزمانên زیندی شەهرەزا بوویە و دەستێک باڵا تێدا هەبوویە مینە ئەزمانێ عەرەبی و فارسی و تورکی و ئینگلیزی و فەڕەنسی و بەلوجی. جەمال نەبەس هەوڵی داوە لە ڕێگەی ئەو زمانانەوە کە دەیزانێت پرسی کورد بە دنیا بناسێنێت و لە ڕێگەی ئەو زمانانەوە پەیامی نەتەوەی کوردی بە دنیا بگەێنێت. هەندێک لەو کتێبانەی کە گرنگن بۆ سەر زمانی کوردی وەربژێڕێت بە پێچەوانەشەوە هەندێک کتێبی دیکەی کوردی بۆی کە ئەوروپیەکان کورد بناسن تەرجەمەی سەر زمانی ئەو وڵاتە ئەوروپیانە بکات. کاتێ ئەو پیاوە زمانی یەکگرتووی نووسی کە 2 جار چاپ کراوەتەوە بۆ هەیە 100 جار چاپ بکرێتەوە ئەوە تانوتیانە کە زمانی کوردی ئەو سەلمانوێتی زمانێکی دەوڵەمەنە و ئەتوانێت زمانێکی کوردی هەبێ تەژوی نەبێت چۆن قورئانی پیرۆز زمانی عەرەبی یەکگرتەوە ئەجینا خۆڕەنگە عەرەبەکان لە جەزائیری و مەغریبیەکان باش تێ نەگەن هەر لە ناو عێراقا ڕەنگە گرفت لە بینی بەسڕە و مووسڵا هەبێ لە بینی شارەکانە هەبێ بەڵام ئەوەی نەهێشتووە. جەمال نەبەس ئێکەم کەسە و کاریە بە هەموو جیهانێ بێژیت ئەزمانێ کوردی ئەتکارە ببیتە ئەزمانێ زانستی پەرتووکەک ژی نوێ سایە بناوێ فیزیک و ماتماتیک. بەڵێ من یەکی لەو کتێبانەی پاراستومە و نازدارە لەلام ئەو کتێبێ مامۆستا جەمال نەبەسە فیزیک و ماتماتیک کە ئەیسەلمێنێ کورد زبانێکی زانستی هەرە دەوڵەمەنی هەیە با ناحەزان بۆ خۆیان هەر بڵێن. هەوڵی داوە زمانی کوردی بۆ بواری زانستی بەکاربهێنێت و چەمچی بواری زانستی فیزیا و بیرکاری و کیمیا ئەوانە بۆ سەر زمانی کوردی وەربژێڕێت وەلو بارەدا کتێبی تایبەتی هەیە کوڕاسی تایبەت نامیلکەی تایبەتی هەیە کە تەرجەمەی ئەو وشانەی کردووە لە کتێبەکەدا ئاماژە بۆ دەکات دەڵێ هەندێک لەو چەمکانەی من لە زمانی کوردی بەکارم هێناون خۆم دامڕشتون هەندێکی دیکە سوودم لەسەر چاو لە کەسانی دیکە وەرگرتووە لەو بارەدا. نویسەر و ڕووناکبیر و ئەدیب و زانایە کورد دکتۆر جەمال نەبەس لە ڕۆژە 8/12 لە ساڵا 2018 لە بەرلین پایتەختێ وڵاتێ ئەڵمانیا کوچا داویێت کەت و بەرەف یەزدانێ مەزن و دلوڤان کۆچت کات. بێگومان لە دەستدانی جەمال نەبەس وەکو کەسێکی ڕووناکبیری کورد زمانزان سیاسەتکار مێژووناس ڕۆژنامەنووس لە ڕاستیدا خەسارەتێکی گەورە بوو بۆ گەلی کورد. من ئەڵێم ئەو پیاوە ماوە چکم بیر و باوڕێکی هێن گەش و زیندویە بوو لەلایەن لە ناو هەزاران گەنجە هەر زیندووە و هەر لە برەوایە و هەر لە بەهایە. جەمال نەبەس تەواوی ژیانی خۆی تەرخان کردو بۆ 3 بوار دروستکردنی دەوڵەتی نەتەوەی کە هیوایەکی ئەو بوو تا لە ژیاندا بوو هەروەها دامەزراندنی یاخود پێکهێنانی زمانێکی ستانداردی کوردی و هەروەها بایەقدانی بە مێژوو بە کەلەپوری کوردی. ئەو بە منیە و کاک سالار زۆر بیری هەتاوەکەی کوردستانەکەم بەڵام هەتاوەکە لە تەرمەکەی یاکەێنانەوە بۆ گردی سەیوان
سەیوان لای ئەو وەکو عەبدولخالقی ئەسیری فەرموویەتی شاعری گەورەی کەرکووک ئەی ئەسیری هێندا عشقی میلەتی کورد هەیە بشمری لام وایە گۆڕی گردی سەیوانت ئەوێ ئەوی شاتەوە گردی سەیوان و لەو گردە ناشتیان